ئێران چۆن خۆی کردە خاوەنی قەزیەی فەڵەستین؟ هەژمونی ئێران سعودی و میسری قوت داوە. لەگەڵبوونی سەدان گرفت و ناڕەزایەتی نێوخۆی و قەیرانی نێو حکوومەتەکەی، ڕژێمی ئێرانی توانی جارێکی تر بە دروستکردنی یاریشەیەک لە ناوچەکەدا چاوەکان لەسەر خۆی لابدات. لە ئاساتەکانی یەکەمینی جەنگی حەماس و ئیسرائیلەوە ئێران بە شێوەیەکی چڕوپڕ و بە پلان خۆی کردووەتە باگراوندی جەنگەکە و لە ڕێگای چەندان گروپ و دەستە و میلیشیا و سەدان کەناڵ و ناوەندی ڕاگەیاندنەوە سیاسەت و هەژمونی خۆی زاڵ کردووە. هەر بۆیە ئەوروپی و ئەمریکیەکان لە گوتە و لێدوانەکانیاندا زیاتر لە حەماس ناوی ئێران دەبن. ئێرانیەکان لە قەیرانێکی قورسی ناڕەزایەتی نێوخۆیی ئیداری دارایی نێودوڵەتیدان لە نێوخۆدا شەپۆلی توندی ناڕەزایەتی جەماوەری هەڕەشەی هەرسی لێ دەکات. جگە لە بێرزشبوونی دراوەکەی و ئەو قەیرانە قورسە نێودوڵەتی یەخەی گرتووە، بەڵام هێشتاش لەم جەنگەدا وای کردووە کە سعودی و ئیماراتیەکان بە دوای دابن و کەونە ژێر هەژمونی جگە لە ڕاکێشانی عێراق و لوبنان و سووریا بێپێشینەی جەنگی غەزا. ئێرانیەکان باوکاری ڕووسەکان دەیانەوێت جارێکی تر دۆخی ناوچەکە بکڵێن و چاوی دەوڵەتانی دنیا هەم لەسەر جەنگی ئوکراین هەم لەسەر کێشەواریشەکانی ئێران لابدەن. هەر بۆیە کاتێک وەزیری دەرەوەی ئێران حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان دەڵێت جەنگی غەزا جەنگی هەموو وڵات و میلەتێکی زیندوی ناوچەکەیە و ئەتا لە پشتەوە وەستانی ئەو جەنگەی کە تەنها وەکیلەکان لە پێشەوەن. ئێران لە ڕێگەی گروپات و میلیشیا شیعەکانی ئێران، عێراق، لوبنان و سووریا لە جەنگەکەدا ئامادە و بەشدارە و تەنانەت شیعەبوونیشی ڕێگر نەبووە لە بەستنی هاوپەیمانی لەگەڵ هێزێکی سونی توندی وەک بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی. ئێرانیەکان دەزانن ئەگەر زووتر لە ئیسرائیل و ئەمریکیەکان دەست نەبن بۆ دروستکردنی یاریشێک لە ناوچەکەدا، ئەوان زۆر زووتر بەڕەکان لە ژێرپێی ئێران و دۆستەکانی دەردەهێن و کۆتایی بە ئیمپراتۆریەتی 40 ساڵەی شیعە دەهێنن. ئەگەرچی دۆسیی فەڵەستین دۆسیی دەوڵەتێکی سونیە، بەڵام دەنگی ئێرانی شیعە لە هەمویان بەرزتر و دلێرترە. ئەمە شوای کردووە نەکەرا و دەوڵەتانی ئێران کامیشە لە حەوشەی پشتەوایان ئامادەیە، بەڵکو و دەوڵەتانەش کە هێشتا هەژمونی سیاسی ئێرانی شیعەیان بەسەرەوە نییە بکەونە هەمان خەت و هێڵی سیاسەتی ئێرانەوە. دەوڵەتانی سونی ناوچەکە ئێران وەک قەڵغانێکی بێز دەبینن بەرامبەر ڕۆژاوا و ئەمریکا، بۆیە هیچ دوو دڵ نین لەوەی بەردەوام ستایشی ڕۆڵ و پشتگیری ئێران بکەن لە شەڕی حەماس و ئیسرائیلدا.